سلام قوتابیانی پۆلی 12 من مامۆستا سەلاحەدین مامۆستای زمانی ئینگلیزی لە ئامادەی کلێڤەری ناحکومی خۆشحاڵم کە لەگەڵتان دەبم لە باسکردنی بابەتەکانی گرامەری یونیتی یەکەم لە سەنڕایزی پۆلی 12 قوتابی خۆشەویست ئێمە لە سەرەتای یونیتی یەکەم کە گرامەری پۆلی 12 دەست پێ دەکات باسی چەند تێنسێکتان لە بۆ دەکەین. کۆمەڵێکمان باس کردووە وەکو پرێزنت سمپل و پاس سمپل و پرێزنت پێرفێکت و پاس پێرفێکت و پرێزنت پێرفێکت کۆنتینیوەس و هەروەها دەکرێت هەندێک جارانیش پاس پێرفێکت کۆنتینیوەزیش بخوێندرێ بەڵام لە منهەجینگۆ ئەوە زۆر تەرکیزی لەسەر نەکرایە. لە بابەتی ئەوڕۆماندا باسی دوو تێنسی دیکەتان لە بۆ دەکەم ئەم تێنسانەش زۆر گرنگن هەموو ساڵێ لە وزاری پرسیاریان لێ دێتەوە. بۆیە پێویستە قوتابی زۆر بە وردی ڕەچاوی تێبینەکان بکا کە ئێمە تێبینەکانتان لە بۆ ڕوون دەکەینەوە. Present perfect continuous لەگەر past perfect continuous. طبعا من بە بەراورد پێتان دەڵێم بۆچی بە بەراورد بۆ ئەوەی تۆ بزانی جیاوازیان چییە. Present perfect continuous لەگەر past perfect continuous مان لە دەرسی پێشتر باس کرد. بەڵام ئێستا چ لە بۆ باز دەکەم present continuous لەگەر past continuous لە بۆ باز دەکەم. فەرموون present continuous واتە ڕانەبردووی بەردەوام. present واتە ڕانەبردوو. continuous یعنی بەردەوام. ڕانەبردووە بەڵام بەردەوامە. دائما ئەم جۆرە ڕستانە لە چه حالەتێک بەکاردێن لە حالەتی قسەکردن. بۆ نمونە ئێستا من و دەرس لە بۆ ئێوە ڕوون دەکەمەوە. دەتوانم بڵێم I am teaching English now. I am teaching English now. یان دەتوانم بڵێم I am walking now. I am speaking now at the moment at the present time. لە جیاتی now دەتوانی بڵێ I am speaking at the moment. I am working for example ئەگەر ئەو هابرێن I am working at the present time. ئەمانە هەموو چت نیشان دەدا نیشانت دەدا کە ئەتوو ئیشێک دەکەی و قسەش دەکەی. لە کاتی ئیشکردن هەندێک قسە دەکەی ئەم قسانە پێویستە بە شێوەی present continuous دەرببڕێن. زۆر باشە. ئەمە پێی دەڵێن چ ڕانەبردووی بەردەوام. ئەمە ئێستا ئیش دەستە ڕانەبردووی بەردەوام دەکەین دواتر دێنە سەر past continuous ڕابردووی بەردەوام. با سەرەتا لەسەر present continuous یاسایەکە ڕوون بکەینەوە. subject am is are verb ing and complementشمان هەیە. ئەمە هەمووی چیە subject لەگەر بەڵێ هەیتمان subject s یعنی subject ئەم ئێستا واتە subject یعنی بکەری ڕستەکە. دیسان ئەو ڕستەیەکی چیە ڕستەیەکی ئاکتیڤە لەبەرچی لەبەرەوەی بکەری ڕستەکە لە سەرەتای ڕستە هاتیە. ئەگەر بکەر لە سەرەتا هات ئەو لەو حالەتی ئەمە دەرێن چ ئەمە ڕستەیەکی ئاکتیڤە واتە بکەری دیارە. زۆر باشە. ئەمە subject ئەم subjectە هەندێک جاران ئامی لەگە بەکاردێ هەندێک جاران ئزی لەگە بەکاردێ و هەندێک جارانیش ئاری لەگە بەکاردێ. کەینێ ئامی لەگە بەکاردێ مامۆستا ئەگەر بێت و ئەلێرە سەبجەکتەکە ئای بوو مەثەلەن دەرێن چ I am ئەدی کێنێ ئزی لەگە بەکاردێ ئەگەر ئەو سەبجەکتە هی یان شی یان ئیت یان ناوێکی تاکمان هەبوو مەثەلەن دەرێ she is ئەدی کێنێ ئا بەکاردێ ئەمەش ئەگەر بکەرەکەمان کۆ بوو واتە they are we are you are. ئاگات لێبی دەربارەی you زۆر زار تەڵەبە پرسیار دەکات دەرێ مامۆستا ئەدی you تاک نییە یعنی ئەمن کە دەرێم you are a student ئەدی لەگەر منت نیەت من تاکم نەخێر you دوو معنای هەیە دەتوانی وەکو تاک بەکاری و دەشتوانی وەکو کۆ بەکاری بینی. ئەگەر وەکو کۆ بەکاربینی بۆ نمونە ئەتو پەنجە لە بۆ قوتابیەکان درێژ دەکەی هەر هەموو قوتابیەکان پێیان دەرێت چ you are clever. بەڵام ئەگەر پەنجەی لە بۆ یەک نەفەری درێژ بکەی یان دیاری بکەی یەک نەفەر ئاتو دەتانی هەمان ڕستە بەکاربینیەوە پێی برێ you are clever کەواتە ئێمە لەگەری یوی ئار بەکاردێنین لە هەموو حالەتەکان چ تاکبی چ کۆبی هیچ مشکلت نییە لەگە یوی ئار بەکاردێ. زۆر باشە. subject am is are دوای ڤێربێکی ing مان هەیە ئەمە لەبەر چی ڤێربی ing بەکاردێنین لەبەرەوەی حالەتەکەت بەردەوامە. قوتابی خۆشەویست لە هەر تێنسێک لە هەر دەمێکی ڕستە کە زانیت کاتەکە بەردەوامە دەبێت ڕستەکەت ڤێرب ing تێدا بیتن. کەواتە ڤێرب ing نیشانەی چییە؟ نیشانەی بەردەوامی کارەکەیە. زۆر باشە. ئێستا دەین نمونەیەکی وەردەگرین. They are speaking English now. They are speaking English now. ئێمە بکەرمان چییە ئێستا؟ بکەرەکەمان کۆیە.
کۆیە they دەبێ ئەمە helping verbێکی کۆی لەگە بەکاربێنین are بەخۆی چییە verb to be verb to be helping verb they are speaking ئەوەش verb ing کە دامانایە English now کە دەرێم now تەماشای ناوی بکە now واتە ئێستا مادام ئێستایە ئەمە دەبی verb ing پێوە بی کەواتە they are speaking English now بۆ نمونە کۆمەڵی قوتابی لێرە دانیشتینە و ئێستا بە ئینگلیزی قسە دەکەنە من دەرێم چی they are speaking English now they are speaking English now تەماشاکە ئەوە ڕستەکەمان لە بۆ دەردەچی ڕستەی یەکەم پێی دەرێن statement واتە ڕستەیەکی خەبەری ڕستەیەکی ئاسایی بەڵام ئەگەر تەماشای ڕستەی دووەم بکەی ئەمە دەیکەنە ڕستەیەکی question تەماشای questionیکە questionمان هەیە ڕستەی question طبعا علامەتی پرسیاری لە کۆتایی دەبیتن ئەوە دیارە علامەتی پرسیارمان لە کۆتایی هەیە بە خۆی دیارە کوێستچنە مامۆستا کوێستچنی چۆن دروست دەکەین لەم جۆرە پرسیارانە ئەوەش زۆر ئاسانە تەنها ئاڕەکەی دەبێت سەرەتا یەکسەر ڕستەیەکی پرسیاری لۆ دروست دەبێ یعنی پێویست ناکە یاسایەکیش لە بۆی لەبەر بکەی هی زۆر ئاسانە تۆ کە دەرێت they are speaking برێ are they speaking هەر ئاسان they are speaking بیگۆڕە are they speaking یعنی هەر پێچەوانە تەنها ئاڕەکە بینە سەرەتا ئەو ئارەکەمان هینایتە سەرەتا are they speaking English now ناوەکەش دەتوانی بەکاربینەوە و زۆر ئاسایە مامۆستا دەتوانین ئەو ناوەی لا بدەین بەڵێ دەتوانی لا بدەین بەڵام لە ئیمتحان زۆر جاران تەرکیز لەسەوەی دەکاتەوە دەڵێ ئەگەر ناوی لە بۆ توودانە لە ئاخیر ڕستەکە نووسی now یان right now یان at the moment یان at the present time ئەوە مەبەستی ئەوەیە ئەتو فێربەکەی بکەیە ing و هەروەها am is ئاریش لە پێشی دابنەی واتە ڕستەکەی دەبی بکەیەتە present continuous are they speaking English now ئەوە کردمە چێ کردمە question ئەدی مامۆستا نێگەتیڤەکەی چۆنە تەماشای نێگەتیڤەکەیکە نێگەتیڤەکەی چۆنە نێگەتیڤ هە زۆر ئاسانە چ دەکەی ئەمە ئارت هەیە تەنها نۆتەچی لە بۆ زیاد کە تەماشاکە چمان کرد they aren't speaking English now they aren't speaking English now تەنها چمان کرد نۆتێکمان زیاد کرد لە تەنیشت ئارەکە کەواتە ئێستا مە حالەتی statementمان هەیە حالەتی پرسیاریمان هەیە تەنها helping verbەکەی دەبێت سەرەتا دواتر حالەتی نێگەتیڤمان هەیە تەنها نۆتەچی زیاد دەکەی لە بۆ چ لە بۆ دەیکەیە ئەڕەنت بۆ نمونە verb to be یەکەی دەگۆڕی لە بۆ نێگەتیڤ هەروەکو پێم گوتی نێگەتیڤ هیچ تەئسیری لەسەر گرامەری ڕستەکە نابیتن بەڵکو تەئسیری لەسەر مانای ڕستەکە دەبیتن ڕستەچی ئەرێ دەکاتە ڕستەچی نەرێ ئەمە هەر سێ شێوازی ڕستەیە یعنی قوتابی پۆلی 12 پێویستە ئەوەندە بزانێ پێویست ناکە زیاتر بزانێ لەسەر present continuous لەبەرەوەی ئەگەر تۆ بە دوایدا بچی present continuous زۆرە یعنی لەوانەیە بتوانی دوو کتاب بنووسی تەنها لەسەر present continuous چەندین بەعز بکەیت تەنها لەسەر present continuous نه ئەتو پێویستت بەو هەموو زانیاریە نییە لە پۆلی 12 تەنها پێویستە ئەمانە بزانی statementەکەی چۆنە کوێستچنەکەی چۆنە و نێگەتیڤەکەشی چۆنە دەرێ ئەم دەستەواژانە لەگەڵ ڕستەی ڕانەبردووی بەردەوام بەکاردێن دەستەواژەکان تازە پێم گوتی at the moment at the present time now right now at this time شمان هەیە currently مان هەیە look and listen شمان هەیە مثلا ئەمە کە بە تو دەرێم look یعنی چیە کە دەرێم look ئەگەر ڕستەکەت لۆ هاتەوە نووسرا بوو look she is reading a book look I am studying English کەواتە کە گوتی look مانای وەیە ئێستا ئەتو ئیشێکی دەکەی نەفەرەکە پرێزنتە تەمەشات دەکا و ئەتوش ئیشەکەی وا دەکەی ئەدێک گوتی listen to me I am teaching English listen I am teaching English ئێستا یعنی چێ بە قوتابیەکان من بە قوتابیەکان دەڵێم listen جێبگرن I am your teacher or دەتوانین برین I am teaching English ئەوها باشترە I am teaching English چکە ئەمە دەمانەوێ باسی present continuousی بکەین زۆر باشە کەواتە ئەم ئامرازانە چنە مامۆستا ئەم دەستەواژانە دەبێت لەبەر بکرێن قوتابی دەبێت ئەم دەستەواژانە لەبەر بکە لەبەرەوەی لە ئیمتحان دێتەوە at the moment at the present time now right now at this time currently look and listen بەنسبەت look and listen یاخود currently یعنی ئێستا ئەوە دەکرێت لە حالەتی دیکەش بەکاربێن بەڕاستی دەکرێت وەکو present simple ئیشیان لەسەر بکرێتن بەڵام ئەمە دەرێن دەکرێتن لەگە present continuousیش بەکار بهێنرێتن زۆر باشە ئێمە ئێستا باسی چمان کرد باسی present continuous مان کرد ئێستا دێن لەگەڵتان دەبین لۆ ئەوەی باسی
past continuous تان لبو بكين تمشاكا past continuous اگه اما استا باسی past continuous لبو بکەم واتە ڕابردووی بەردەوام ڕابردووی بەردەوام ئەمە چۆن ڕانەبردووی بەردەواممان هەیە بە هەمان شێوەش ڕابردووی بەردەواممان هەیە ڕابردووی بەردەواممان هەیە continuous یعنی بەردەوام past یعنی ڕابردوو کەواتە با تەماشا بکەین past continuous لە بۆ چ بەکاردێ past continuous لە بۆ شتێک بەکاردێ کە لە ڕابردوو ڕوودایە و ئێستاش بەردەوامە لە ڕابردوو ڕوویدایە ئێستا بەردەوامە لە ڕابردوو بەردەوام بووە لە ڕابردوو ڕوویدایە و هەروەها لە ڕابردوو بەردەوام بووە ئێستا کۆتایی پێ هاتووە کەواتە کارەکە لە ڕابردوو ڕوویدایە و هەروەها لە ڕابردوو بە بەردەوام بووە کارێک دواتر کۆتایی پێ هاتووە زۆر باشە با ئەم دوو یاسایە بەراورد بکەین تەماشای یاسای بکە subject am is are verb ing ئەدی ئەمە چییە subject was were verb ing جیاوازیەکە چیە تو بەس پێم بڵێ جیاوازیەکە تەنها چییە تەنها لێرە was wereمان هەیە لێرە am is ئارمان هەیە لەبەرەوەی ئەوە پرێزنتە دەبی ئەتو ئام ئز ئاری دانەی لەبەرەوەی ئەمە پاستە دەبی وەز وێری دانەی زۆر باشە مامۆستا کەینێ وەز بەکاردێ کەینێ وێر بەکاردێ وەز تاکە لەگەر بکەری تاک بەکاردێ واتە ئەگە سەبجێکتەکە تاک بوو ئێمە چ دەکەین ئێمە دەبێ وەزی بەکاربێنین بەڵام ئەگە سەبجێکتەکەت کۆ بوو دەبێ ئەتو وێری بەکاربینی واخود بابرین ناوێکی کۆ بوو ئەگەر ناوی کۆژبی بە هەمان شێوە دەبێ ئەتو وێری لەگەر بەکاربێنی verb ing-ەکە بە هەمان شێوە دووبارە دەبتەوە و بەبێ ئەوەی هیچ گۆڕانکاریەکی لەسەردا بێتن تەنها ئەمە پرێزنتە ئەمەشیان پاستە باڕستەیەکی وەربگرین they were speaking English they were speaking English تەماشای they بکە they لەبەر ئەوەی کۆیە ئێمە چمان کردیا وێرمان لەگەر بەکارینەیە تەماشاکە they were speaking English they were speaking English کەواتە ئەم حالەتە لە ڕابردوو ڕوویدایە و هەروەها ئەو دەمی بەردەوام بووە زۆر باشە they were speaking English مامۆستا ئەوەی چۆن بکەینە پرسیاری تەنها چ دەکەی تەنها وێرەکەی بینە پێشەوە بیهینە سەرەتا ڕستەکە یەکسەر دەبتە پرسیاری یعنی لە جیاتی برێ they were برێ were they وێری دەگۆری لە بۆ چێ were they speaking English ئەوە questionەکەیتی بزانە ئەوە حالەتی چیە حالەتی questionەکەیتی ئەوەش question مارکە question mark زۆر یارمەتی دەدا بۆ ئەوەی ئەتوو بزانێ ڕستەکەت کوێستچنە یان نا زۆر باشە دواتر نێگەتیڤمان هەیە حالەتی نێگەتیڤمان هەیە لە حالەتی نێگەتیڤ they weren't speaking English ئەگەر تەماشا بکەی وێرنتەکەش ئەوە کردیتمە وێرن they weren't speaking English they weren't speaking English ئەمە چییە ئەمەش نێگەتیڤە تۆ دەتوانی لە حالەتی نێگەتیڤ بەهەم کەواتە بە هەمان شێوە چۆن لێرە helping verbمان بردە سەرەتا کرمانە پرسیاری لێرەش بە هەمان شێوە چۆن لەوێ نۆتمان زیاد کرد لێرەش بە هەمان شێوە چۆن لێرە ڕستەیەکی احتیادیمان هینا یعنی statement بە پێی یاسا ڕۆیشتین لەم لایەش بە هەمان شێوە و هیچ گۆڕانکاریەک لەم شتە نیە تەنها لێرە ئام ئز ئارە لێرە وەس و وێرە ئەلێرە هەندێک دەستەواژەمان بەکارهێنا قوتابی بەڕێز at the moment at the present time now ئەوانەی تریش ئەمانە بەکارهاتن لەگەر چ لەگەر present continuous بەڵام لەگە past continuous دوو سێ ئامرازکە بەکاردێ ئەوانش چییە while لەگە as لەگەر when ئەوانە زۆر گرنگن دەبێ قوتابی زۆر ئاگای لەم ئامرازانە بێتن بەڕاستی ئەم ئامرازانە پرسیاریان زۆر لەسەر دێتەوە مامۆستا بۆچی ئەم ئامرازانە لێرە نووسینە ئەم ئامرازانە کە لێرە نووسراینە واتە ئەمانە باسی چ دەکەن مەوزوعەکەیت و past continuous هەردەمە چی ئەم ئامرازانت بینی یاخود past continuousت بینی دەبێ ئەتو چ بکەی دەبێ ئەتو یەکسەر بیر لە چ بکەیەوە بیر لە past continuous بکەیتەوە ئێستا ئەمەدین باسی ئەو ئامرازانە لە بۆ دەکەم بۆ ئەوەی بە تەواوی تێت بگەینم ئەمانە یاسای تایبەتی خۆیان هەیە ئەمانە هەموو ساڵێ پرسیاری وزاریان لێ دێتەوە لەبەر ئەوە دەبێ ئەتو زۆر ئاگاداریان بی بینە سەر یەکەمیان while and as while و as ئەها لێرە نووسرایە while as ئەو بەشەی ڕستە کە یەکێک لە ئامرازەکانی while یان ئەزی تێدایە ئەها تەماشاکە ئەو بەشەی ڕستەکە لە دوو بەش پێکاتیە ئەو بەشەی کە while و ئەزی تێدایە فرمانەکەی دەگۆڕێت بۆ وەز و وێر verb ing یان دەبی فرمانەکە چۆن بی past continuous بی
تەماشاکە past was were verb ing دەبی فرمانەکە چ بیتن دەبی فرمانەکە past continuous بی بەڵام فرمانی بەشەکەی تری ڕستەکە دەبێت ڕابردووی سادە بی ئاگادار بە ئەمە ئیجباریە یعنی مادەم ئەولایەکەی تر past continuous بوو دەبێ ئەم لایە past simple بی ئەمە کەینەیە ئەمە لە کاتێک کە ئێمە while یان ئەز بەکاردەهێنین فەرموو یاسایەکەم لە بۆ ئێوەی بەڕێز نووسیتەوە تەماشای یاساکەی بکەن ئەز while ئەز لەگە whileی تەماشاکە ئەز لەگەر whileی بابزانین یاسایەکەیان چۆنە ها لە بۆ دووسرایتەوە لە دوای ئەز whileی دەبی past continuous بێتن یعنی ڕستەیەکی past continuous معنایەتە تازە باسم کرد لە بۆت was were verbi ing subject was were verb ing دواتر کۆمەمان هەیە جەماعەت تەماشاکەن کۆمەمان هەیە لە پاش کۆمەش چمان هەیە ڕستەیەکی past simpleمان هەیە past simple معنایەتە یعنی subject plus subject plus verbێکی ed یاخود بابرێن verbێکی past ئەمە یاسای ئەز while بەڵام قوتابی بەڕێز تەماشاکە ئەمە ئەزمان هەیە ئەز یاسایەکەشی هەیە دەبێت ئاگاد لەمەش بیتن ئەز هەندێک جاران past simple و past simpleی لە دوا دێتن واتە ئەو ڕستەی لە دوای ئاز دێتن دەکرێت past simple بی کۆما دیسان past simple بی past simple کۆما دیسان past simple بابێن لەسەر یاسای یەکەم هەندێک پرسیاری وزاریمان هەیە ئەم پرسیارانە حەل بکەین بۆ ئەوەی زیاتر ئاشنابی بە شێوازی وزاری و هەروەها بزانی چۆن چارەسەری دەکەین ئێستا ئەمە لەو ڕستەی چمان هەیە whileمان هەیە قوتابی خۆشەویست whileمان هەیە یاسای whileت بەبیرە while دەبێت چی لە دوا بێتن گوتمان ڕستەیەکی past continuous یعنی was were verb ing باشە the farmers تاکەیان کۆیە تەماشاکەوە زۆر گرنگە ئەمە زۆر جار یعنی جەخت لە سەوەی دەکەمەوە تەڵەبە دەبێ بزانی بکەرەکە تاکە یان کۆیە while the farmers تەماشای farmers بکە کۆیە in the farm the machine dash باشە the farmers تاکەیان کۆیە گوتمان کۆیە وەز لەگەری بەکاردێ نەخێر بەکار نایێت چونکە وەز چییە وەز تاکە وێر بەکاردێ بەڵێ وێر بەکاردێتن وێر بەکاردێ بەڵێ وێر بەکاردێ ئەدی لێرە وەزە دیسان وەز بەکار نایە کەواتە تۆ بەس بکەرەکە دەتوانی دویان ئاوتکەی واتە دویان هەر برێ ئەو دووە نابیتن دواتر چمان دەبینێتن بیمان دەبینێت لەگەر سی گوتم لە دوای وایلی دەبی چ بێتن verb was were verb ing ئەمە was were verb ing تەماشای سی بکە was were ئەمە وێرماندانای verb ing و هەروەها گوتم بەشەکەی تری ڕستەکە دەبێت چ بیتن بەشەکەی تری ڕستەکەش دەبێت past simple بی ئەها تەماشای stopت ئەگەر لێرە دابنێ یەکسەر دەبتە past simple کەواتە وەڵامە ڕاستەکە چی ئێستا قوتابی خۆشەویست ئەمە سی وەڵامی ڕاستە چۆن زانیمان ئەمە بابەتەکەیە دەبێت ئەتو وشەی while بەنیشان بکەی هەموو جارێ وشەی while بناسیەوە هەتا بزانی مەوزوعەکە چییە ئەگەر نمونەی دووەم تەماشا بکەین لە هەمان شێواز ئەو جارێ دەری the farmer ها تەماشاکە farmer تاکەیان کۆیە ئەو جارێ دەبینی تاکە ئەتو ناتوانی وێری لەگە بەکاربینی the farmer dash a great number of wolves near the cottage while he dash the birds تەماشاکە ئەم ڕستەیەشمان هەیە گوتم farmer تاکە ئەتو دەکرێت وەزی لەگە بەکاربینی بەڵێ دەکرێتن باشە بی ئەمە گوتمان the farmer ئەمە کا وایلمان لە چێ ئەوە وایلە تەماشاکە ئەوە وایلە گوتم بەشی وایلی دەبی چ بیتن دەبی was were verb ing بی کەواتە لەم بەشە دەبی چیهانی was were verb ing ئەمە هیمان هەیە طبعا هیچ لێرانە تاکە دەبی ئەمە وەزی لەگە بەکاربینین تەماشاکە was feeding لەوانەیە ببیتن ئەمە هێشتا قسان ناکەین بەشەکەی تر were feeding نابی feed نابی کەواتە یەکسەر بی وەڵامە ڕاستەکە دەردەچیتن لەبەر چ بی وەڵامی ڕاستە لەبەرەوەی ئەمە گوتمان وایلمان هەیە لە دوای وایل دەبی was were verb ing هیمان تاکە ئەمە وەزی لەگە بەکاردێنین ئەوە was feeding بەشەکەی تریش گوتم past simple ئەمەش سۆی بەکاردێنی و هیچ کێشەیەکت نابی باسی چمان کرد ئەمە دەتوانین ئێستا ئەزش لە جیاتی ئەو وایڵێ بەکاربێنین بە هەمان شێوە هیچ گۆڕانکاریەک ڕوونادا ئێستا یاسای ئاز لەگە یاسای وایلی ڕوون بووە کە چۆن جێبەجێ دەکەیت لە ناو پرسیاری وزاری بینە سەر ئامرازێکی کە ئاخر ئامرازە لەم بابەتە ئەمیش ئامرازی وێنە ئامرازی وێن قوتابی بەڕێز وێن چار یاسای هەیە تەماشاکە یاسای یەکەم دووەم سێەم چارەم
وين دەکرێ هەندێک فراوانترە یعنی دەبی وێن بەڕاستی ئاگاداری بی ئەمن ئێستا تەنها باسی یونیتی یەکەمت لە بۆ دەکەم لەوانەیە لە یونیتی پێنجەم یاسایترمان هەبی دەربارەی وێن دەربارەی وایل دەربارەی ئاز لە یونیتی هەفتەم یاسایترمان هەیە دەربارەی ئەمانە بەڵام هەر کاتێک ئێمە باسی پاس سمپڵ دەکەین واتە یونیتی یەکەم کە گوتمان پاس سمپڵ یان هەر پاستێک بی ئێمە باسی چ دەکەین باسی یونیتی یەکەم دەکەین بزانین وێن یاسایەکانی چییە تەمەشای یاسای یەکەمی وێنی بکە وێن چی لە دوا هاتیە تەمەشاکە وێن چی لە دوا هاتیە پاس سمپڵ ئەی لێرە چی لە دوا هاتیە لەمەش پاس سمپڵی لە دوا هاتیە ئەی لێرەش پاس سمپڵی لە دوا هاتیە باشە لێرە چ هاتیە لێرە پاس پێرفێکت هاتیە هەندێک جیاوازە کەواتە تەمەشای یاسایەکانی وێنی بکە یاسای یەکەم کە یاسا ئەساسیەکەی بەڕاستی یاسای یەکەم کتابی سەنڕایزی پۆلی 12 زیاتر گرنگی بە چ دەدا بە یاسای یەکەم دەدا وێن ئەوەم پاس سمپڵی لە دوا هاتیە زۆر باشە لە دوای پاس سمپڵ دەبێت چمان هەبی پاست کەنتینیوەسمان هەبی ئەوە یاسای یەکەم یاسای دووەم دەکرێتن لە دوای وێن پاس سمپڵ بێتن یعنی دوو ڕستەمان لە بۆ هەبیتن یەکیان پاس سمپڵ بی ئەوەی تریش پاس سمپڵ بی یاسای سێم دەرێت نە با پاس سمپڵ پاس پێرفێکت بی دەرێت دەکرێتن ڕستەی پاشوێنی چ بیتن پاس سمپڵ بی و ڕستەکەی تریش چ بیتن پاس پێرفێکت بی بەڵام لە یاسای ئاخیری ئەو یاسایە هەندێک لەکن تەلەبان نامۆیە یاخود بابرێن ڕستەمان کەمە بەو یاسایە و یاخود بابرێن زۆرتر تەکیدی لەسەر نەکراتەوە بەڵام دەبێت قوتابی بیزانێتن تەمەشاکە دەرێ عکسی ئەو یاسای دەکات دەرێ وێن پاس پێرفێکت ئەو جە پاس سمپڵ وێن پاس پێرفێکت ئەو جە پاس سمپڵ ئەگەر تەمەشا بکەی لە هەر سێ حالەتەکان لە دوای وێنی چه هاتیە پاس سمپڵ هاتیە بەڵام لە بەشی تری ڕستەکە جارەچیان پاس کۆنتینیوەس جارەچیان پاس سمپڵ جارەچیان پاس پێرفێکت قوتابی دەبی هەر چار یاسایەکەی لەبەر بکە وە لە ئیمتیحانیش دەبی تەمەشای هەڵبژارنەکان بکە هەڵبژارنەکان بڕیار دەدا ئەمە جیهانی یاسات لە بۆ هاتیتەوە لە تاقیکردنەوە ئێستا ئێمە دەربارەی تێبینێکیشمان هەیە لەسەر وێن لە حالەتێک ئێستا لە بۆ باز دەکەم ئەگەر تەمەشای ئەم نمونەی وزاری بکەین پرسیاری وزاریە وێن ئەمە وێنەکەیە when I dash the office the meeting dash ئەمە وێن هاتیتەوە بابزانین کامە یاسا جێبەجێ دەبی ئەلێرانە تەمەشای بکەری ڕستەی دووەم بکە the meeting مرۆڤ نییە the meeting واتە شتێکە یعنی مرۆڤ نییە هەر دەمێک بکەری ڕستەی دووەم مرۆڤ نەبوو ئەوە یاسایەکە هەندە گۆڕانکاری بەسەردادێ ئەوە وێنمانەیە گوتم پاس سمپڵی دابنەی تەمەشاکە when had arrived ئەگەر لێرە دابنێت ئەو پاس پێرفێکت دانا begun ئەوەش پاس پێرفێکت continuous the office the meeting معنایەکە زۆر کاریگەری هەیە لێرانە بی تەمەشا بکە when I arrived the office یعنی کە ئەمن گەیشتمە ئۆفیسەکە the meeting had begun میتینگەکە دەستی پێکردبوو باشە when I arrive يعني طبعا arrive مان هەر نابیتن چکە ئەوە present simple when I arrive دیسان when I arrive نابی کەواتە ئێستا ئێمە لە بینی چێماینەوە لە بینی A لەگەر لە بینی B ئەگەر A دابنێ دەڵێ when I had arrived کە ئەمن گەیشت بوومە ئێندە the office the meeting began ئەمە گوتم لەبەر ئەوەی بکەری ڕستەی دووەم شتە پێویستە ئێمە چ بەکاربینین had begun-ی بەکاربینین کەواتە ڕستەکە چ لێ دێ when I arrived the office the meeting had begun کە ئەمن گەیشتمە ئۆفیسەکە میتینگەکە دەستی پێکرد بوو ئەوە یەکێک بوو لە نمونە وزاریەکان کە ئێمە ڕوونکردنەوەماندا لەسەر وێن طبعا هەر نمونەیەکی نییە چەندین نمونەی تری هەیە دەبێ قوتابی یعنی بە بەردەوامی متابعی چ بکاتن متابعی پرسیاری وزاری بکات بۆی بتوانیتن هەموو یاسایەکان بە شێوێکی تەواو تێبگات و هەروەها پراکتسیان لەسەر بکاتن زۆر باشە قوتابیانی خۆشەویست لێرەدا دێنە کۆتایی ئەموانەیەش هیوادارم سوودێکی باشتان وەرگرت بێت